بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێ لە ئەمڕۆمان پرس تایبەت دەکەین بە گرفتەکانی بەردەم پرۆسەی خوێندن لە سەرەتای دەستپێکی ساڵێکی نوێی خوێندندا. ئەوەی ئاشکرایە لە ساڵی ڕابردووە لە سنوورێکی بەرفراوانی هەرێمی کوردستاندا بایکۆتی هۆڵەکانی خوێندن هاتە ئاراوەوە ماوەیەکی زۆری خایان لە ئەنجامیشدا پرۆسەی خوێندن بە شێوێک لە شێوەکان پەچی کەوت یان زۆر دواکەوت. ئەم ساڵیش بە هەمان شێوە ئەو گرفتانەی کە لە بەردەم پرۆسەی پەروەردە لە ساڵی ڕابردووە هەبوو بە هەمان شێوە تا ئێستایش بوونی ماوە و هەروەکو خۆی بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. لە ئێسادا دیار نییە ئایا دەستپێکی خوێندن کاتەکەی کەیە و لە چ بەروارێک دەست پێ دەکات. هەرچەم ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم پرۆسەیەکی گشتپرسی لە هەرێمی کوردستاندا تەسەورەکرێت دوای گشتپرسیەکە وەرزی خوێندن دەست پێ بکرێتەوە. ئەمانوێ ئەم شەو لەم بەرنامەیەدا تایبەت لەسەر و بابەتە قسە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا دلێر وەکو مامۆستا و هەروەها دکتۆر بێسن حەمەد ساڵح سکرتەری ڕێکخراوی قوتابیەتی کوردستان سوپاسانەکەی بە ئامادەبوونتان مامۆستا لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئەو گرفتانەی کە ساڵی ڕابردوو هەبوو لە کەرتی پەروەردەدا بە تەسەوری جەنابەت بە بچوونی جەنابەت ئێستا شەر بەو شێوەیە ماوەتەوە یان هیچ بەرەو پێشوونێکی بەخۆیەوە دیوە؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشنتەوە میهرەبان سپاس بۆ میواندارەکەتان. بەڕاستی بەداخەوە ئەڵێم هەمان گرفت و هەمان ئەو ناڕزایەتانە بەردەوامە کە ساڵی پار هەبوو. ئەمە بۆ خۆی ئەوە ئەگەیەنێ کە بە زۆر بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتۆ بەدەم داواکارەکانی مامۆستایانەوە. بژێوی مامۆستا ئەو دەورات و خولانەی کە پێویستە بۆ مامۆستا بکرێتەوە کە گرنگی بە مامۆستا بدرێ بۆ ئەوەی زیاتر و جوانتر ئیشەکەی خۆی یا ئەو ئەرکە قورسەی کە لەسەر شانێتی ئەو ئەرکە گەورەی کە لەسەر شانێتی بە جوانی پیادەیکە بەداخەوە هیچ لەو خاڵانەی کە هەبوو هیچی جێبەجێ نەکراوە. زیاتر بابەتەکە لە بواری موچە و بژێوی مامۆستایان وڵای جا ئێستا لەوە کورکراوەتەوە گەورە بوو. بەڵێ لەوە کورکراوەتەوە ئەجینا لە پرۆسەی خوێندن بە کۆی گشتی و هەستەکەی نێمە لە وەزارەتی پەروەردە و لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ گرنگیەکی وای پێ نەدراوە. وەکو چۆن بەداخەوە ئەڵێ من لە ساڵەکانی 2005 و 6 و ئەوانەیە کە زۆر جار لەگەڵ مامۆستایانی هاوڕێمانە قسەمانە کرد من ئەو کاتە جەختمە کردەوە کە بەڕاستی ئەم حکوومەتە ئەگەر ئاوا بەردەوام بێ هەر گرنگی بە پێشمەرگە با و گرنگی بە وەزارەتی ناوخۆ با و بە ئاسایش و ئەمە کە ئەمەش گرنگە لەسەر حسابی مامۆستا بۆ بەداخەوە ئەجینا ئەوەی کە حکوومەتداری و دەوڵەتداریە کە ئەزانێکە چۆن دەستی ڕاستە پێویستە دەستی چەپیشە پێویستە. ئەمە خوێنەوەی تۆ چیە بوو ئەوە لە کاتێکا لەسەر حسابی کەرتی پەروەردە و بە تایبەت مامۆستایان و بژێوی و موچەی مانگانیان یعنی چۆنەڵێ ئەکەوێت لەسەرمان لە کاتێکا گرنگی بە کردەکانی ترت وەکو تۆ باست کرد. ئەمە بۆ وایە بەڕای من پەروەردە ئەوە نە زەرورە ئەگەر پێشمەرگەیەک پەروەردە نەکرێ بچێتە مەیدانی جەنگەوە بە تاکید هەڵێت. ئەگەر ئاسایشێک ئەگەر کەسێکە لە دەستگا ئەمنیەکانە کە دەستخۆشیمان هەیە بۆیان بەڕاستی ئەگەر پەروەردە نەکرێن بە پەروەردەکردنیەکی سەلیم بەڕاستی ئەوانیش دوایی لەوە چەلولەی تفەنگەکانیان کەنەوە میلەتەکەی خۆیان لەوە چێ بە تاریکیەوە بنێن. جا ئەمە زۆر خەتەرە. ئێمە بۆیە ئەساسی پەروەردە زۆر بە گرنگی ئەزانین و زۆر پێمان ناخۆشەکەەوە ئیهمال کراوە سەبەبەکەوەیە ئەگەر لە مناڵیەوە ئەم مناڵە هەتا 7 ساڵی یەکەم ئەبێ یاری لەگەڵکەی وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ 7 ساڵی یەکەم یاری لەگەڵکە 7 ساڵی دووەم تەئدیبی کە 7 ساڵی سێمە بێ هاوڕێتیکەی. بەڕاستی ئێمە ئەم پەروەردەیە نابینین لە کوردستانە. ئەو نەبوونی تیمامە لەلایەن دەسەڵاتەوە بۆ کەرتی پەروەردە و خودی مامۆستا چ کاریگەریی سلبی دروستەکە لەسەر پەروەردە و نەوەی نوێ؟ بەڕاستی ئەگەر قودوەکان کە مامۆستایەکێکە لە قودوەکان مامۆستایانی ئاینی کێکێکی کێ لە قودوەکان حاکمە بەڕێزەکانێکێکە لە قودوەکان کەساتێ سیاسەکانێکێکە لە قودوەکان ئەم قودوانە هەر ڕێکە و ڕۆژە و بە شێوازێ لە شێوازەکان وەلا بنرێ و ئیهمال کرێ و پشتی پشکێنرێ بە موچە و بە کەسایەتی کەمکردنەوەی بە لەکەدارکردنی بە عیبارکردنی ئەمە کە زۆر بەداخەواڵم هەموو جاندێجا بە کوشتنی
لە بەرەوەی دەنگی ناڕازی تۆ بەرزەکەیتەوە هەندێک جار ئەکوژرەی هەندێک جار ئەگیرەی ئەمە زۆر خەتەرە زۆر باشە لە دەرفەتی ببوورە لە دەرفەتی دواترا دێمەلا دکتۆر دەستخۆش سواز بە ئامادەبوونت وەکو سکرتێر و سەرپشتیاری ڕێکخراوێکی قوتابیان تۆ هەڵسەنگاندنت دووە خوێندنەوە چییە یان خوێندنەوەتان چی وەکو ڕێکخراوەکە بۆ ساڵی ڕابردووی خوێندن کە کەسوکاری قوتابیان وە قوتابیان خۆیان گلەیی و گازندیان لەوە هەبوو کە ماوەیەکی زۆر هۆڵەکانی خوێندن لەلەن مامۆستایانە چۆڵ کرا و ئەوان کاریگەریەکە یانی چۆنەڵێ فشارەکە نەک لەسەر دەسەڵات بەڵکو لەسەر قوتابی دروست بوو لە کاتێکە هیچ ئەنجامێکی گرنگ و باش کە لە جێکی توموحی مامۆستایان خۆیان دابێ بەدەستیان نەهێنا لە ئەنجامی ئەو بایکۆتەوە تۆ خوێندنەوە چی ئاگەشتێکی تر هەمان شێوە لە ساڵی داهاتوو کە ئێستا لە بەردەم پرۆسەی خوێندنین بۆ ساڵێکی تر هەمان بابەت دووبارە بێتەوە ئێوە هەڵوێستان چێ بێت مەڵە بەناوی خۆی بەخشندەی میرەبان سوپاس بۆ جەنابەت بۆ بەڕێزان لە پشتی کامێرا و دەرێنەری بەرنامە سوپاس بۆ میوانی بەڕێز مامۆستا لێر تاوان ئەوەی کە بەداخەوە لە ساڵی ڕابردوو ڕوویدا من ئەتوان بڵێم بەداخەوە چونکە یەکەم مزاحی لە ساڵی ڕابردوو قوتابیان خوێندکاران بوون کاتێ قوتابی خوێندکاری ئەم دەڤەرە بە تایبەتی کە پێی وترا ناوچەی بایکۆت نەیتوانی چەند مانگێکی لە دەست و دوایی بینیمان لە کاتی دەرەنجامەکانە ئەوەی کە بینیمان ڕێژەی دەرەنجامەکانی ئێرە بە ساڵانی ڕابردوو بە تایبەت بە ساڵی ڕابردوو لە باشەکشا بوو کە ئەمەش بەجددی ینی بەڕوونی بینیمان کە ئاسەواری پێوە دیار بووە کاریگەری بایکۆت لەسەر ئەمە کرا ئەمەش ئەوە پێمانەڵەیە کە لە کوردستانە کوردستانی سا دوو جۆرە دوو کاتە دوو شوێنە دوو هەرێمە دوو نازانم دەسەڵاتە لە شوێنێک بایکۆتە کرێ لە شوێنێک ناکرێت لە شوێنێک ئەندەوان بە ئاسایی ئەڕوا یەک ڕۆژیش غایب نابێ مامۆستا بە ئاسایە ڕات تەلەبە لە کاتی خۆیان لە شوێنێک دەوام ناکرێ مامۆستا ناڕات ئەم شتانە نابێت بۆیە ئێمە یعنی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش بۆ زۆر شتی تریش بۆ زۆر پرسی تایبەت بە پەروەردە و خوێندن لە کوردستانە داوامان کردووە با هەموو کوردستان وەکو یەک بازنە سیر بکرێ با پار بۆ نمونە داوامان لە مامۆستایانی بەڕێز کرد مادەم بایکۆت لە هەولێر و دوهۆک نەکراوە با قوتابی سلێمانی نەبێتە قوربانی بایکۆتێک کە هیچ دەرەنجامێکمان نەبینی لێ بەداخەوە ئەو بایکۆتی پار کرا ئەو ناڕزایی ئەو دەنگەڵ بڕینە هیچ شینێکمان لێ نەبینی هیچ بەرهەمێکتان هەبوو هەڵوێستێکتان هەبوو بۆی کە لە بەرچاوتان بێ کە کاریگەریەکانی لەسەر قوتابی دوازاریەتەوە بەڵێ دەنگێکتان هەبوو ئێمە دەنگەکانمان ینی بە سێ تەوەرە دابش کردبوو بە سێ ئاراستە کاروان لەسەر کرد بەشێکی لەگەڵ وەزارەتی پەروەردا بە تایبەت و خوێندنی باڵایش چونکە ئەوانش دەرەنجام بایکۆت دەستی پێکردبوو لە خوێندی باڵاش لەگەڵیان دانیشتین یعنی مەترسیەکانی ئەوەی کە قوتابی دوا ئەکەوێمان بۆ ئاراستەکردن بۆ بەیانکردن ئەومان ئاراستە کرد کە قوتابی لە قەلەقێکی قەلەقە ئاژید لە دوودڵیەکی زۆر گەورایە قوتابی لە ترس و دڵە ڕاوچەیە ساڵی پار قوتابیەکی زۆر هەر نەیوێرە ئەسڵن بەشداری تاقیکردنەوەکان کە ئەوەش کاریگەری نێگەتیڤی لەسەر پرۆسەی تاقیکردنەوەکان و خوێندن لەم دەڤەرا بوو تا ئاراستەیەکی تری لەگەڵ بەداخەوە لەگەڵ و پەرلەمانە داخراوی کە کردمان لە لیژنەی خوێندنی پەروەردە و خوێندنی باڵا لەوێ داوامان کرد کە فشار بخاتە سەر وەزارەتی پەروەردە بە جۆرێ لە جۆرەکان ژیانی مامۆستا و گوزەرانی مامۆستا چارەسەر بکە کە من تێبینی ئێمە تێبینی جددیمان لەسەر کوی پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستان هەیە ئاراستی سێمیشوان لەگەڵ مامۆستایانی ناڕازی بوو بەداخەوە مامۆستایانی ناڕازی دەڤەری بایکۆت چەند جار داوامان لێکردن کە کۆبوونیان لەگەڵا بکەین هەر جارێ و بە بیانوویە گەنجومەنی ناڕازی مامۆستایان ئەو کۆبوونەوانیان ڕەتە کردەوە بە بیانووی ئەوەی کە ئێمە دێین دیفاع لەوەیەکەین با قوتابی مافخوراو نەبێ با قوتابی دوانەکەوێ با قوتابی حەقی نەبێ با کاریگەری خراپ نەبێ با ئاستی دەرچوون لەم دەڤەرات نێتە خوارەوە بۆیە ئەوان پێشەوە ئێمە بڕێن قسەکانی ئێمەیان بوو ئەوە بوو کە ئێمە داوایان لە یەکەین بڕۆنەوە ناو هۆڵەکانی خوێندن کە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان و هەموو ڕێکخراوە قوتابیەکانیش یعنی ئەرکی ئێمەیە دیفاع لە مافی قوتابیان بکەین
لەگەڵیشیا داوای باشکردنی بژێری مامۆستا بکەین کە لە هەموو بەیاننامە و شوێنە شتە ڕسمیەکانمانە ئەم شتەمان داوا کردووە. ساڵی ڕابردوو گلەی لەسەر ئەوە کرا کە هاوشانی مامۆسایان کە ناڕزاییان دەرەبڕی هاتنە سەر شەقام قوتابیان لەگەڵیان نەهاتن کە سوکاری قوتابیان لەگەڵان هاو هەڵوێز نەبوون ئەمە گلەیەکی جدی بوو لەلایەن چینی مامۆسایان و ئەکرا فعلەن تا ڕادەیەکیش حەقیان بوو لەبەرەوە گەر ئەوانیش هاو هەڵوێز بوونایە لەگەڵان ئەو کاتە فشارەکە کاریگەری زیاتر دروستە کرد لەسەر دەسەڵات و دەسەڵاتیش دوجار بە ناچاری هات بەدەم داواکانی وڵای من ئەم گلەیە لە مامۆسایان خۆیانەکەم یعنی ئێمە لەم دەڤەرات چەندین مامۆسامانە بوو مامۆسا پێم مەڵێ عەدەدی مامۆسایانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە و گەرمیان و سلێمانی و پەروەردەکانی ئیداری ڕاپەڕین چەنە یعنی ژمارەیەکی زۆر بوو ئەی ژمارە مامۆسایانی بەشدار لە بایکۆت چەند بوو ئەوەی کە خۆپیشاندانێ کرد و ئاهات ژمارەیەکی زۆر کەم بوو بۆیە قوتابیان ئێمە کاگی عەقوب قوتابی لە کوردستانە دابەش بوون بەسەر سێ چینە چینێکیان هی دەوڵەمەند و مەسوول و شتەکانن ئەوانەی کە بورگزل و تێر و ئەمانن لە وڵات دابەشکاری ئابووری بڵێ ئەمانە هیچ پێویستیان بە قوتابخانە حکومیەکان نییە ئەوانە بەشدارن لە قوتابخانە ئەهلەکان و لەوێەوە پرۆسی پەروەردەی خۆیان بەردەوامەکەن و یەک ڕۆژیش دوان ناکەون بەشێکی تریان هی مۆزەفین چینی فەرمانبەرانن کە ئەمانش دیارە فەرمانبەران هەمووی فەرمانبەرە و موچیان چۆنە و چۆن ئەتوانن ئیشکەن ئەمە ئەڕۆنە ناو بەشە قوتابخانە حکومیەکان بەشێکی تریژی کرێکار و چینی زەحمەتکێشە لە وڵاتە کە ئەمانش ئەم دوو چینە ئەچنە ناو قوتابخانە حکومیەکان ئەوەی کە لە لێرەیە کە سوکارێکی قوتابی بۆ نمونە کرێکارە ناتوانێت واز لە کرێکاری خۆی بهێنێ کە هیچ جۆرە موچەیەکی نییە کەسێکی تریش کە فەرمانبەرە ئەو جۆرەی کە ئەکرا ئەبواە لەگەڵ مامۆسایانە من ئەو داوا یعنی ئەبواە پارەم داوا بواە کە مامۆسایان داوایان کردە سەرجەم فەرمانبەرانی هەرێم لەگەڵ ئەمانە هاو سۆز بن پێکەوە هەموو شوێنێک بایکۆتکەن هەموو شتێک بۆسێنن جوڵە بۆسێنن ئەمەش وەک باسم کرد لە دەڤەرێکی نیوەی کوردستانە زۆر باشە گەڕم لای بەڕێزت مامۆستا قسەکانی دکتۆر بەسم بە شێو لە شێوەکان گلەیە بوو لە خودی مامۆسایان یعنی مامۆسایان خۆیان نەیانتوانیوە وحدەتی ناڕزایەتیەکانی خۆیان بپارێزن جگەلەوەی کە بەسە دوو دەڤەرات دابەش بوون ینی بەسە دوو پارێزگا بە شێوەیەکی گشتی دابەش بوون لەناو خۆشیانە نەیانتوانیەوە بەشێک لە مامۆسایان خۆیان دەوامیان کردوێتەوە بە شێوەیەکی ئاسایی بەشێتریش کە عامەکەیە بڵێن گشتێکەیە دواتر ناڕزایان دەربڕیوە لە کاتێکە ئەمان خۆیان ناو هەڵوێز نەبوون یەک نەبوون بە چ شێوازە داوا لە کە سوکاری قوتابی و خودی قوتابیان نەکرێن کە هاو پشتی ئەو بن لە ڕاستیە ئێمە ڕێز و سڵاوم هەیە و مامۆستا بێستون دکتۆر بێستون حەقی خۆیەتی ئەویش ئەبێت داکۆچی لە مافی قوتابی کاوە لەو ئێمەش داکۆچی لە مافی قوتابیەکەین قوتابیان زەرمەنی یەکەم بوون ئێمە دانی پیانەی بەڵام لە هەر کەسێکمان پرسیوە لە قوتابیان لە مامۆستایانی زانکۆ لە خەڵکی باوکی قوتابیان دایکی قوتابیان کە سوکاری خۆمان فەرمانبەران تەنانەت لە ئەو برادەرانەی کە لە وەزارەتی ناوخۆن وەکو مرورەکان مەڵێن ئەوان هەمیانوتیان مامۆستا ئاواتێکمان بە ئێوەیە ینی هیوایەکمان بە ئێوەیە ئێوە ئەگەر شتێکن بۆ فەرمانبەرانی شتێکەکەن ئەگەر ئێوە بێدەنگ بن و کە بن بەڕاستی ئێمەش یەنەوە سەر تاسە حەمامەکەی جاران کە چۆن یەکەم جار چوونە وەزارەتی ناوخۆ لەوانیشان کەم کردەوە بۆ بۆیان هاتنە سەر جادە بەڕێوەبەرە گشتەکەیان پشتگیری کردن لە سلێمانی ئەوە بوو هەچێکیان ویست بۆیان جێبەجێ بەداخەوە من حەزەکەم ئەوە تێبینیە لە لای خۆم هینم کردبوو تۆمارم کردبوو مامۆستایان ساڵی پار من زۆر پێم ناخۆشاڵن شکستی هێنا چکە مامۆستایان جوانترین مۆدێلی خەباتی مەدەنیان پێشکەش کرد شکستێنان بە خەباتی مەدەنی بەس پارتی پێی خۆشە بەس حیزبێکەیە پێڵەن پارتی دیموکراتی کوردستان بەزەو حیزبە پێی خۆشە خەباتی مەدەنی شکست بێنێ غەیری ئەوە یەکێتیش پێی خۆش نییە گۆڕان پێی خۆش نییە یەکگرتو پێی خۆش نییە هەموو حزابەکان ئەو حیزبێک کە تۆ بازێکی لەکوێی بڵین ئەو معادلە هاوکێشایە لە کاتێکا لە سنوورێکە ناڕزایەتی بایکۆت ئەکرێکە ئەو بەمانای کەلیمە دەسەڵاتدار نییە ئێمە لە سیاسەتی شائیشەکەین ئەوەی کە لە سیاست ئاگادار بێ چەنە خەڵکی عامەکە گرنگی پێدرێ سێ ئەوە ئەعلامەکانیان داگیر کردووە سێ ئەوە دەستیان بەسەر موچە و سامانی گشتی ئەو خەڵکا گرتووە
بواری نەوتیان داگیر کردووە و بەرهێنانیان داگیر کردووە هەچی خۆرەخە لە وڵاتە هەچی وەزارەتە حساسەکانە لای پارتیە عرزەکەم جاوانینە لای خودی هەمووچی مامۆسایان هەیە ینی مامۆستایان نمونەت پێ بڵم دواتری بێ لەسەر بابەتەکەی خۆت کاتێکە ساڵی ڕابردوو ناڕزایی دەرەبڕە مامۆسایان تەنها لە بەردەم یەکێک لە بەڕێوەبەرایەت لە لقێکی بەڕێوەبەرایەتی پەروەردە ناڕزایەتی دەرەبڕەوە داوایان لە هەموو خەڵکو و فەرمانبەرانی شەگەر بێنە ئەوێ لە کاتێکە پێناچی ئەوەندە دەسەڵاتێکی ئەونیان هەبوو بێت ئەمان بۆچی توانای خۆیان و فشاری خۆیان دروست ناکەن بە ئاڕاستەی بەرپرسیاری یەکەم لە دۆخەکە جا قوربان ئەوە گەر بەڕێز لە من شارەزاتری و لە بواری علامایشەکەی زانی کە لە هەولێرە مامۆستایان ویستیان ناڕزایەتی بکەن لە 27 نوێە ئەوە بوو ئاسایش هەموو چوادەوری گرتن یەکەتی مامۆستایان کە ڕسمیە کۆمەڵ لە یەکەتی مامۆستایان هاتن گرتبوونەوەیەکی بەسیتیان کرد هەمومان چاومان لێ بوو چۆن کەمەندامان چون گرتبوونەوەیان کرد هەلانانە ئەمدی و ئینەکەی سەیتەرەکەی هەولێرەوە کاکی جان ئەمەی کە ئێمە باسیەکەین ئەبێ یعنی ئەم وڵاتەی ئێمە ئەم دەوڵەتەی ئێمە دەوڵەتێکی ئەسکەرتاریە کاتی خۆی تورکیاوا بوو حتا نەبێ بە مەدەنی حتا حساب بۆ مەدەنی نەکە حساب بۆ مامۆستای زانکۆ نەکە حساب بۆ فەرمانبەر نەکە نەزانێ ئەو دکتۆرەیە ئەو معاون طبیەی کاچێتە سەر ئەو نەخۆشانە بۆی هەیە بگوێزرێتەوە بۆ ئەم دکتۆرە داماوە بۆ ئەم معاون طبیە داماوە حسابی بۆ نەکە حساب بۆ مامۆستا نەکە 30-40 قوتابیەوە تا لە پۆلێکە بە مناڵ بێ یا متەوەستە بێت تەمان متەوەستە ناڕەحەتترە لە سەرەتایی زانکۆ ناڕەحەتترە لە ئەعدادی و متەوەستەکان ئێمە کێشەکە لەوەیە ئەم دەسەڵاتی ئێمە کە من هەموو شتەکانە گەرم بۆ پارتی هەموویە گەرم بۆ پارتی بۆ لەبەرەوەی پارتی مسەبیبی یەکەمە پارتی وای لە یەکێتی جوابێ کاکە یەکێتی لە ژیانە دەستی لە خۆپیشاندان هەڵ نەیەنایەوە پارتی زەختی لێ کرد دەستی لێ مەشەڵ لێ نایەوە کاک ئەو خەڵکەی بە زۆر بە شەق دەروین کرد مشکلەکە لەوە ئێمە بێ بگەین ناو نەتیجەیە ئەوەی کە مامۆسا کردی شکست نەبوو مامۆسا جوانترین مۆدێلی پێشکەش بە خەڵک کرد مامۆسای ناڕازی مامۆسایانی سەردەم مامۆسای یەکگرت و هەموو جۆرە مامۆساکان بێلایەنەکان هەموو جۆرە دەسەڵاتێکی ئەسکەرتاری کرد دەسەڵاتێکی ئەسکەرتاری خەباتی مەدەنی چۆن کاریگەری دروستەکات ینی ئەم دوانە چۆن جا من لە هەموو چاوپێکەوتنیەکەوە لەگەڵ هەموو بەڕێزێک و خۆکشک و برایەکە کە من مناقەشاکەم ئەمەێنمەوە من دەستم ناچێتە خوێنی پارتیەک دەستم ناچێتە خوێنی یەکێتیە و دەستم ناچێتە خوێنی هاوڵاتێکی خۆم دەسەڵاتم هەبێ یان نەمبێ من وا پەروەردەکراوم مامۆستا وا پەروەردەکراوە و واشتە لە بە پەروەردەکە کە تۆ دەست نەچێتە خوێنی هاوڵاتێکەوە ئەگەر یەکێ لە دراوسەکانی وڵاتانی دراوسی هاو عزیێتی یای ویستی وڵاتەکە و داگیرکە دیفاعکە لە خۆ نەک تۆ بچی براکە و کوژی ئەم عەقڵە مەدەنیەی ئێمە کە وای کردووە ئەوە تا گۆڕانیش هاتوۆتە سەر ڕێی ئێمە گۆڕانیش هاتووە کرد گۆڕان جاران ئەسکەری بوو کاکە یەکێتی بوون ئەوانیش سەوەکو ئێمە وا بیرەکەنەوە کە ئێمە نابێ خوێنی براکەمان بڕێژین ئەبێ تێگەێنین جا زۆری ئەوێ یا کەمیەوێ ئێمە مەجبورین چۆن مناڵە پەروەردەکەین هیچ نازانێت بڕێکی سپیە هێواش هێواش لەسەری خینەکەین تۆ حەقدی فێرەکەی من خۆشەویستی فێرەکەم پەروەردەوایە یەک پرسیار ینی بۆچی تۆ یەسەر ڕاستەخۆ باسی حیزبەکانەکەی لە کاتێکا دەسەڵاتێکێک خۆی لەگەڵ پەروەردا وەزیری تەربیەی تۆ حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکردنت لە هەرێمی کوردستان پەڕان یەسەر بازدا سەر حیزبەکان سەر ماڵی حیزبەکان ئەمە حیزب پەرلەمانی داخست حیزب وەزیری ناردۆ بۆ ماڵەوە حیزب خەڵکی کوشت حیزب خۆپیشاندەری کوشت حکومەت چکارێ وەڵا حکومەت نازانم حکومەت ئاگای لێ نەبوو کە خەڵک کوژرا حکومەت نازانم لەکوێ بوو زۆر باشە ماڵسا دکتۆر لە سەرەتای ساڵی نوێدا ئەگەر بێت و فشارەکان بەم شێوەی تەقلیدی ساڵی پێشوو دووبارە بنەوە ئێوە هەڵوێستان چیە بێت و هیچ چۆنە لە پرۆژەیەکتان پێ بۆی کە وەکو بەڕێزت باسە کرد لە ساڵی ڕابردووە پرۆژەتان بردو بۆ بڵین تاو کاتی پەرلەماندانە خراببوو لیژنەی خوێندن و پەروەردە خوێندنی باڵا و هەروەها وەزارەتی تایبەتمەند کە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵایە و هەروەها لایەنەکانی تر و ڕێکخراوەکانی تر بە ڕێکخراوی مامۆسایان و گروپەکانی تریشەوە ئەمساڵ هیچ پێشنیارە پرۆژەیەکتان پێ نییە بۆی کە هەم ناڕزایەتەکانی مامۆسا احتیوا بکە و بخاتە سنووری ئەو پرۆژەی خۆیەوە هەروەها ڕێگە چارەیەکیش بێ بۆ دەسەڵات و بۆ لایانی تایبەتمەند کە بتوانن
ڕێگەی دەربازبوون بدۆزنەوە لە گرفتەکان. بەڵێ من ئەمێ دوو کەلیمە ڕاستکەمەوە یەکەم ئەوەی خەباتی مەدەنی ساڵی پاری ماوەسایان شکستی نێنە من نەموو شکستی هێناوە مناڵێم خەباتێک بوو بێ دەرەنجامەکەیمان بینی دەرەنجامەکەی بە دڵی کەس نەبوو خودی مامۆستایانی ناڕازیش دووهەم من گلەیم لە مامۆستا نییە بەو مانایی کە مامۆستا ڕۆڵەیەکی ئەم وڵاتەیە مامۆستا برسیە مامۆستا بێدەرەتانە مامۆستا بێ موچەیە مامۆستا بێ پارەیە مامۆستای وا هەیە 4 قوتابی هەیە مامۆستای وا هەیە هەر ئەوەندە پارەی هەیە بێ بەشی کرێخانوەکەی بکە کرێ هاتوچی سیارەکەی بکات ئەبێ بڕاتە پۆلەکانیش دەرز بڵێتەوە لە کاتێکە ئەو مامۆسایی کە دەرز بڵێتەوە ئەبێ لە ڕووی دەرونیەوە تەواو ئامادە ساز بێ بۆ ئەوەی کەوانە بڵێتەوە بۆ ئەوی پەروەردە بکات ئەمە دیوێکی ئەوەی ترە من ئەڵێم بە مامۆسایان بە تایبەتی مامۆسایانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان ڕاپەڕین بابێن ئەمان و یەکێتی مامۆسایان پێش ئەوەی بیر لە هیچ بکەنەوە ڕێککەون ئەمان و یەکێتی مامۆسایان با ڕێککەون با ئەگەرە یەکێتی مامۆسایانە هەرچەند بەی خۆیانی نازانن بەڵام بتێو نەتەوەی سە نوێنەری ڕسمی مامۆسایان کە حکومەت تەعاملی لەگەڵەکایەتی مامۆسایانە خۆشبەختانە ئێمە وەکو ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران جاران فیدراسیۆنێکی کارتۆنی دروست کرا بۆ ئەومان لابرد کە حکومەت بێت تەساری ڕاستە و خۆتەعاملی لەگەڵکە بەڵام مامۆسایان ئێستا هەموویان پابەند بوون بەوەی کە یەکێتی مامۆسایانێکێ هەموو نوێنەری هەموو لایەنەکانی تایە هەموو لایەنەکان تیا بەشدارن با ڕێککەون کە بایکۆت لە هەموو کوردستان بکەن یعنی بەڕاستی من بە داوایەکی دڵسۆزانم بۆ مامۆسا هەیە ئەگەر بایکۆتەکەن ئەگەر بیر لە بایکۆتەکەنە ئەگەر بیر لە خەباتی مەدەنیەکەن با لە هەموو کوردستان بە یەکەوە بیکەن ئەگەر ناتکایەمەیکەن ئەگەر ناتکایەمەیکەن چونکە دوجار ڕۆڵەکانی خۆتان زەرمەند دەبن دوجار کوڕەکانی خۆتان کچەکانی خۆتان هەیە کە پێوتریێتی من ماوەسانیم خوێندنەوەی خۆت وەکو ڕێکخراوی تایبەتمەند لە پرۆسی پەروەردە بەڵێ لەو ڕۆ پرسیار لێگەم ینی تۆ تا چەند متمانەت بەوان هەیە و لە جێگەی تموحی ئەو پێشنیاری تۆن کە ئەوان حیزبەکان نوێنەرایەتی ئەوانە دانراوە کارێکن کە پێچوانی حیزبەکان ئاڕاست پرسیارێکی پراوپڕ لە جێی خۆیەتی ئەگەر قەنەعەت بە یەکێتی مامۆسایان نییە با ئەم لقانەی ئەم لا هەمووی یەکێتی مامۆسایان جێ بێڵێت خۆ یەکێتی مامۆسایان نیوەی لقەکانی لەم دەڤەرایە کاکە نیوەی سکرتارێتەکەی لەم دەڤەرایە بابێن نیوەی سکرتارێتەکەی واز لە یەکێتی مامۆسایان بێن کۆتایی بە یەکێتی مامۆسایان بێنن ئەو کاتە شتێکی تر دروستکەن بۆ ئەوەی کە چەترێک بێ بۆ هەموو مامۆسایان ئەم چەترە بۆ هەموو مامۆسایان ئەمانگەێنێتە ئەوەی کە هەموو مامۆسا بە یەک مین بێت بەڵام بەداخەوە ئەمە لە کوردستان ڕوونادا بەداخەوە چونکە لە کوردستان ئێساوانی هۆنا بینیمە دوێنێ شەو ئەمان ئەمڕۆ ئەوانە لە هەولێر و دۆک چ باسە لە سلێمانی چ باسە ئەبینین بەیانیش چییە دوو بەیانیش چییە ساڵێ تریش چیە مانگی تریش چیە پاریش چۆن بووە بۆیە بەڕێزانی ئەمە واقعی کوردستان ئەم واقعی کوردستان ئێمە کوردستانمان بەداخەوە کردووە بە پارچە یعنی ئەمە مڵکی فلانەوە مڵکی فلانەوە مڵکی فلانەوە مڵکی فلانە ئەمە وەزیری فلانەوە وەزیری فلانەوە فلانەوە مدیرعامی فلانە ئیتر ئەمە بووەتە واقع لە وڵاتە ئەم واقعا من یعنی لەگەڵەوە نیم بۆ نمونە حکومەت بین ئاوای لێ بکەین هیچی نێڵێنەوە بەسەریچەوە ئەگەر ڕاستە حکومەتێک بەرپرسیارەتی هەڵ ناگرێ ئەم حکومەتە نابیسێ ئەم حکومەتە نابینێ ئەم حکومەتە کەڕە ئەم حکومەتە جواب ناداتەوە ئەی کە جواب ناداتەوە کەڕە کوێرە نابیسێ ئایا من پرسیارەکەم ئێمە یعنی بابین هەمومان بە هەمومانەوە قسە لەسەر ئەوە بکەین با مامۆسایانی بەڕێز و خۆشەویست ئەگەر بڕیارە من هیوادارم هیچ بڕیارێک نەدرابێ هیوادارم یەک ڕۆژیش پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستانە لە شوێنێک دوانەکەوە لە شوێنێک دەست پێ بکاتەوە بڕوە هەموو شوێنەکان یان دواکەوە یان پێکەوە بەردەوام بێ هیوادارم تەمەناشەکەم ئەمە وابێ ئەگەر ئێمە چی بکەین ئێمە بە قەنەعەتی من ئەگەر پێکەوە بین هەرچەند بێ بەڵێ چارەسەرە هەرچەند بێ بەڵێ چارەسەرە بەڵام ئەگەر واقعەکە دوو ئیدارەت هەیە دوو هەرێمت هەیە ئەمە واقعەکە لەگەڵ داخۆزەکانی من پشگیری قسەکەی مامۆساکەم کە مامۆسا پەروەردەکە دەکاکە وەرە پەروەردە بکە کە هەموو کوردستان وەکو یەکە یعنی مهمە پەروەردە ئەمەی تیابێ مهمە یعنی هەر لە ئێسەوە قوتابیەکی سلێمانی و هەڵەبجە و ڕانیە و گەرمیان ڕاپەڕین و گەرمیان هەر لە ئیسەوە ترسی لێ نیشتووە کە ئەم دواکەوێتەوە ئەم ساڵیش
قوتابی ساڵی پار خۆی هێشتوتەوە بە نمرەیەکی زۆر باشەوە ئەم ساڵیش هەر لە ئێسەوە تەلەفۆنەکەوە ئێمە ترسی لەوە هەیەکەی دەوامەکرێتەوە ناکرێتەوە چی بکەین چی نەکەین ئەمانە ینی بەڕاستی ئەمە ترسێکە جددی ئەم پرسیارە ئێمە چیبان کردووە ئێمە بەڕاستی وەکو ئێمەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک باسم کرد لە هەموو بەیان نامە ڕسمیەکانمان دوا بەیان نامەمان بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە سێ خاڵ بۆ دوانیمان بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن بووە گوزەرانی مامۆستا و پرۆسی پەروەردە و فێرکردن چارەسەر بکرێ بۆی کاریگەری خراپ لەسەر قوتابیدانەکانتان یا دەشتەکانتان تایسە جێگەی خۆی گرتووە یان هەستەکان بڵین هینێکی دروست کردووە کە لێنێکی پڕ کرد بێتەوە قەنەعاتی بەلایانی بەرامبەر هێنابێت یان هەر لەسەر ئەم شێوازە تەقلیدی بڵین دەرکردنی بەیاننامە یا داشتا ئەڕۆن بیر لە شتێکە ناکەنەوە فشاری تر ناکەنەوە ئێمە چارەی تریانی شتەکان وەک باسم کرد ڕێژەین ئێمە لە ساڵی پار لە کەرکووک کۆنفرانسێکمان کرد ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەی خوێندنی کوردی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم خۆشبەختانە لە کۆی 6 داواکاری 5 جێبەجێکرا سوپاس بۆ هەموو ئەوانەیە کە وەزارەتی پەروەردە بە تایبەت و ئەو خەڵکانیش کە لە کەرکووک لەگەڵمان ناودەنگ بوو 5 داواکاری قوتابیانی کوردی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەو کۆنفرانسا جێبەجێکرا کە توان بڵێم لە سەدا نزیکەی 7 جێبەجێکرا جارجار جێبەجێ بێت جارجار نابێ جارجاریش پەیوەندی بەو ڕێژەیەوە هەیە من ئەچم بۆ لای وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر پشتیوان سادق یەکسەر ئەو کەسەی لەگەڵ یاەتی بۆی ئەنووسێ ئەمانە فڵانە حیزبن ئەمانە ڕاستە ڕێکخرا بەڵام ئەمانە فڵانە حیزبن ئیتر بەو لۆژیکە ئەو لەگەڵ تۆ یەتە پێش ئەو لۆژیکەی تۆی پێ ئەڵێ تۆ چێی لە ناخیەوە ئیتر ئەو پێی وایە کە تۆ ئەچتە بەردەمی ڕەخنەکانیشت بنیاد ناندێ یعنی تێبینیەکانت تازەتان پێ بۆ ساڵی داهاتوو کەپتانێک بیکەن تا ئێستا ئێمە وەکو هەر سێ ڕێکخراوی ئێمە و پەیوەندی ئیسلامی خوێندکاران و ڕێکخراوی گەشەپێدا قسەمان کردووە کە ئەگەر ئەم سیانە کۆبوونەوەیمان پێکەوە کردووە بەڵام ڕێکخراوەکانی تر تا ئێستا کۆبوونەوەیەکمان نەکردووە تەمە ناکەم لەم بەڵێ پێویستە زۆریش ئێمە داوایشمان کردووە ئیتر زمینەکەی جارێ نەسازاوە بۆ ئەو کۆبوونەوە بکرێ باکەی باسی شب کرد پەیوەندی بەو دابشکاریەوە هەیە لە کوردستان خۆش بێت ئەو لێر ینی بێسم باسی کرد کە بڵین جیاوازێکی ئابووری چۆنەڵێ پلەبەندێکی ئابووری یان دابشبوونێکی ئابووری لە نێوان کۆمەلگا دروست بۆ کە گاریگەری کردو سەر خێزانەکان ئەو تەسنیفێکی کرد کە ئەو خێزانانی کە بڵین کە سوکاری قوتابیەکانن کە بڵین دەسەڵات دارن بڵین بەرپرسن یان بەشێکن لەو پێڕە دەسەڵاتی کە لێرە لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان بەدەسە و لە کەرتی تایبەتە ئەخوێنن هیچ باشیان نییە بە کەرتی گشتی منهەجی دواکەوتووە مامۆستا موچەی نییە بڵین کەلوپەلەکانی قوتابخانە وەکو پێویستنی مشکلیان نیەوان بەڵام چینەکانی تری کۆمەڵگەیە کە چینە زەحمەتیەش و بڵین فەرمانبەرەکانە وەکو مامۆستا باسی کرد ئەوانن کە کاریگەری ڕاستەخۆی بایکۆت هەشت جێبێ کە لەسەر ئەوانەکەوێت دوجار ئەمە وا هەز ناکەی کە بەرەو ئەوە ئەڕوات ینی بەرەو کەرتی تایبەتەوە بۆ نمونە چێ دەسەڵاتی هەبوو چه خێزانە دەسەڵاتی هەبوو توانای مادی باش بوو قوتابیەکانی خۆی نێنێتە کەرتی تایبەت ئیتر باشترین و کوالێتێکی باشی لە خوێندنە هەیە و ئەوەشی کە کەرتی گشتیە و قوتابخانە گشتەکان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ڕۆژ بۆ ڕۆژی و ساڵ لە دوای ساڵی بەرەو ئاستێکی نزمتر ئەڕوات و کەمترین خزمەتگوزاری هەتاوای لەبێت کە بیر لەوە بکەن و ساڵانی داهاتوو پارەش لە کەسوکاری قوتابی و لە خودی قوتابەکان وەرگرن یعنی تۆ خوێنەوە چییە بۆ ئەو جۆرەی زۆر ڕاستە پلەبەندی هەیە جیاوازی لە نێوان چینەکانە ناوان چین و توێژەکانە دروست بووە جیاوازەکە زۆر فەرقێکی زۆرە ینی کۆمەڵی خەڵکەیە لە 100 بۆ 4 ئەم خەڵکە بێ بۆ بە ملیاردێر لە 120 زۆر لە ژێر ئاستی فەقرەوەیە لە 150-60 ئیتر محتاجن ینی ئەژین بەس محتاجن معیشەتەکان پارەکەیان معاشەکان بەشی معیشەتەکان ناکە فعلەن وایە ئەمە ژوای کردووە کە ئەو دینی ئیسلامە جوانە کە هاتۆ بۆ ئێمە ئەڵێ ئەبێ فەقیر دەوڵەمەنی خۆش بێ و دەوڵەمەنیش بەڕەحم بێ لەگەڵ فەقیرە چۆن گەورە لەگەڵ بچووکە بەڕەحمە بێ بچووکیش گەورەی خۆشەوێ ئەم خۆشەویستیە نەماوە لەبەر ئەوەی کە ئەمان بەمەبەست ئەو جیاوازیەکەن بەمەبەست کوڕی مەسوولەکان و دەوڵەمەنەکان ئەچن
ئینگلیزی و عەرەبی و فەڕەنسی و چی فێر بن و با مناڵی فەقیریش با فێر نەبێ مشکلی نییە کێشەی نییە ئەوڕی لە ناتەوە ئەمە بەمەبەستە ئێمە ئەم مەسەلەیە ڕەبتیەکەینەوە بە کۆنە ئاغاکانی جاران کە مناڵی ئاغا وایە بیخوێندایە و مناڵی جوتیاری داماژە وایە لە ژێرەوە هەر زەوی جووت کردایە عینی جارانە بەڵام بە ڕیتمێکی کە بە شێوازێکی کە من حەزەکەم یەک شتان پێ بڵم ئەبوایە وەزارەتی پەروەردە مانگی نۆ نەهاتایە بە ئێمەی بووتایە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیا لە هەر شێوازێک بۆ خەڵکی ڕوون کردایەتەوە پلانی ئەم ساڵمان چییە؟ ئێمە ئەم ساڵوا بۆ مامۆستاکەین ئەم ساڵوا بە بیری مامۆستاوەچی نایڵین وەکو ساڵی پاری لێبێ ساڵی پار مامۆستایان ناڕازی بوون نایڵین ئەم ساڵ ناڕازیەکانیان لە سا هەشتان بۆ دابی نەکەین لە سا هەفتان بۆ دابی نەکەین بۆ یەک جاریش کەسێک بەرپرسێکی پەروەردە نەهاتووە دڵمتمەئینی و تۆزێ هێورکردنەوەی بۆ مامۆستا هەبێ ئەبوایە ساڵانە 7 ملیۆن کتێب چاپ کرێ ئەی کوا کەس نازانین چاپەکرێت چاپ ناکرێت نەبوونی موچەی مامۆستا و کەمکردنەوەی بۆکو لە پاشەکە و دانی بڵێ موچەی مامۆستایان و فەرمانبەران کاریگەری کردە سەر هەموو ئەو خواستانەی تەڵەبانەی تری کەرتی پەروەردە ئەوە باسی تۆ کتێبی تازەکەی باسی نۆژەنکردن و قوتابخانەکان باسی ئەو جیاوازیە کەمکە پێویستە پێداویستی و خزمەتگوزاریەکانی تری کەرتی پەروەردە یعنی هەمووی وەلانژاوە تەنها لە موچەیان کورت کراوەتەوە خۆی ئەوان وای لێکەن ئەوان وای لێکەن کە تەشبی نەبێت ئەگەر کەسێک قاز بێ بە قاستا تۆ هاوارە لە بەرزەبێتەوە ئەی خۆ تۆ لە خوارەوە ئەزیێتیاوی بۆ لە دەمەوە هاوارەکەی لە خوارەوە ئەزیێتیاوی ئەو قاچی بە قاستا ناو بۆچی تۆ هاوارەکەی کەواتە ئەمەش ئەی نیشتە ئێمە کە کتێبی پێنیە مامۆستا بێتاقەتە بێ کە ناچێتە قوتابخانە لەبەری موچەی نییە و لەبەری مەعیشەتی مناڵەکانی بۆ دابین ناکرێ لەبەری لە کاتی خوا موچەکەی وەرناگرێ ناتوانێت بە جلێکی ڕێک و پێکەوە وەکو جاری جاران قاتێکی جوانی لەبەرابێ و پڕ بێ لە عیلم بچێ بۆ لای قوتابیەکەی دڵی پڕ بێ لە خۆشەویستی بچێ بۆ لای قوتابیەکەی من حەزەکەم چەند نامەیەک کە بۆم هاتووە وتم دوێنێ ئەم بەیانێ بڵاوم کردەوە چاوبێکەوتنیەکەم هەیە نامەیان بۆ نردوو مامۆستا ئەڵێ مامۆستا من ئەقدم مامۆستای کرێبەستم جاران 500,000 بوو ئێستا 250,000 مێنێ 250,000 بم بە کرێسیارە کە من لە دەروی شارم بیەم بە کرێخان و یا بێم بە قاتێکی جوان لەبەری کەم یا بێم بە خواردن بیەم بەچی 250,000 مامۆستایەکەی گەنجە 25 ساڵە تەمەنی باشە ئەم مامۆستا 25 ساڵە لەوە چێ دوو مناڵیشێ بێ لەوە چێ خێزاندار بێ کاکە مناڵیشی نەبێ ئەی خێزانی پارەی پێویست نییە ئەی هاتوچۆ پێویست نییە بشکیلەکەی ئەمان لەوەیە کەرتی پێشمەرگە ئەسکەری کەرتی وەزارەتی ناوخۆ بڵێ وەزارەتی ناوخۆ ئەم دوانیان گرتووە زێرەڤانی و قوربان ئەمانەی کە چەکیان بەدەستەوەی و ئیتر ئەمانیان گرتووە من حەزەکەم یەکشت بڵێم ئێمە زانین لە کاتی شەڕین ئەوە ئەومان لەبیر نەچوە مامۆستا ئەزانێ وەرە بۆ قوتابخانەکان بە هەموو بەڕێوەبەرەکان من سوپاسیانەکەم لە سلێمانی بژاتە ئەوەی من قەنەعەتم وایە هەتا ڕۆژی قیامەت کورد جەنگێ بێ بۆ لەبەری ئێمە ئەوان بەو شێوەیە ئێمە ئەترسێنن کە ئێمە لە جەنگین تا حکوومەت ما بوو ئەن و سەدام ما و کاکەیە بە سەرمانە ئەوە داعش پێیا بوو داعشیش تەوا بێشتێکی کە پێیا ئەوان وەکو فەڵەستینمان لێکەن فەڵەستینیش حزبی فەتە هەروای لە عالمی فەڵەستینی داماوەکە لە خەڵکی فەڵەستینی داماوەکە ئەیوو ئێمە جوولەکە دوژمنمانە جوولەکە دوژمنمانە دوای دەرکە خۆیان دوژمنی میلەتەکەی خۆیان بوون 126,000 مامۆستا هەیە 126,000 مامۆستا لە هەرێمی کوردستان باشە حکوومەتی هەرێم ئەگەر تۆ 126,000 مامۆستا بکریتە خۆت جا خۆ وڵات لە 226,000 کەسی پێگێت کەرتی سەحا چەندیتیایە کەرتی سەحا ئیهمال کردووە کەرتی تەروەردەی ئیهمال کردووە شارەوانی ئیهمال کردووە ئێمە بە ستانداردی جیهانی ناڵێن بە ستانداردی دراوسەکانمان نەڵێن کارەبای حەل نەکردووە ئاوی حەل نەکردووە هیچ شتێکی بۆ ئەو میلەتە نەکردووە بەو پێوەی کە ئەیتوانی بیکە من یەک نمونە پێڵم یەکێک لە ناسراوەکانی من ئیشەکە لە کاری مۆلیدە ئەڵێ مامۆستا بەس ئەو مەعمەلی ئاسنە داخەنەمەی شیشەکە هەموو سلێمانی کامل 24 ساعت کارەبا نەدرێتێ ئەی بۆی دانایخن ئەو کابراایەکە کەسێکی وەبەرهێن نییە کەسێکی دەوڵەمەند نییە بۆ خۆی کارەبای خۆی جێبەجێ ناکە کاکە 12 ساعتی بۆ بەدەستخە 12 ساعتی بۆ ئەو 12شی بۆ میلەتەکە ئەو هیچ نایە بە میلەتەکە هەمووی لە میلەتەکە گرتوتەوە ئەڵێ وەکەتی وە لە ئینێکە لە خولێکە من مامۆستاکەمان باسی زۆر دیموکراسیەکەی دیموکراسی وە و دیموکراسی وە ئێمە هەموو کاتێوتومانە
دیموکراسی لە ناو ئەلمانیەتە باشترینیانە لە ئیشتراکی لە غێری ئیشترا لە هەمووی باشتر دیموکراسیە بۆ لەبەر ئەقەلیەتایە محفوظە بێ بەڵام لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەقەلیەتایە ئەکوژرێ چۆن کورد لە ناو عێراقا هەر سەریپان کراوەتەوە ئێستش لە ناو هەرێمی کوردستانە ئەقەلیەتایە حەقیش بێ هەر ناحەقە ئەمە زۆر خەتەرە نابێ ئەبێ لە سی قوتابیا کە قوتابیە دەستی هەڵبڕی پرسیارێکە بشتێکی بۆ مامۆستا بە هەند وەریگرێ دیارە ئەو 29 کە ئەو پرسیاریان نییە کە ئەمریکا ئێمە کێشەکەمان لەوەیە قسەمان لەگەڵ حکوومەت کردووە 126,000 مامۆستا هەیە بەڵام لەو لاوە 126,000 مامۆستایکەی هێناوە کە خریجی سەناعەیە و تیجارەیە و سێ ناوەندیە و ئەمانە کردی بە مامۆستا ئیستەش من ئاگادارم معلوماتم هەیە ئەڵێن مامۆستایان داناوە ئەمانەی کە تازە تەخەرروجیان کردووە من پیرۆزبایان لێکم زۆر خۆشحاڵمان من مامۆستا بەڵام نەک بێت لە جێی مامۆستایکی وەک من 23 ساڵ خزمەتم هەیە یا مامۆستایی کە 35 ساڵ خزمەتی هەیە لەبەرەوەی ناڕازیە ئەڵێ تۆ بڕۆ تۆ تەقاوتەکەم ئەمە نمەجێگەکە و ئەم بە شەرتێ نەخیبرەی هەیە بەڵێ شەهادەی هەیە لەسەر سەرم بەڵام خیبرەی وەک من نییە ناتوانێت لەگەڵ ئەو مناڵاوەکو من قسە بکە زۆر باشە بێسون پێشتر ئەو گرفتانەی کە ڕوبەری قوتابیان و بە تایبەتیوانی کە لە بەشە ناوخۆیەکان ئەبووە وەرگرتنی بڕێ پارە بوو هەرچەند ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند ساڵ پێشسە و کاتێک کە وەزعی دارایی باش بوو بوجە لە بەغاوە هات ینی پشکی لە 1970 بوو تا 2014 ئەوەش نەما بە پێچەوانەوە ینی نەسریەکە درا مخەساتێکە درا کە تایبەت و بە قوتابیانی زانکۆ بڵین بە شێوازی جیاواز ئەوەی کە لە داخلی ماوە ئەوەی کە نەیە ماوە بەڵام ئێستا بە پێچەوانەوە نەک ئەوە نادرێ بەڵکو ئێستا داوای پارێژ دەکەن لە مقابلەوەی کە لە بڵین داخلێگانە و ئەمێننەوانێ بۆ نەڕزایەتێکی زۆریش بەدوای خۆی هێنا بە تایبەتی کۆتایی خوێندنی ئەمساڵی ڕابردوو ئێوە تەسەورەکەن ئەمساڵ کە بێتەوە سەرەتا ینی داوای پارێکی زیاتر ناکەن لە قوتابیان و کەسوکاریان ئێوە چۆن خۆتان بۆ ئەو بڕیارە ئامادە کردووە بەڵێ وەڵام من ئەمەوێ ئەوە بڵێم حکوومەت یاریێمی کوردستان هات بۆ پەردەپۆشکردنی سەرجەم کێشەکانی پەروەردە و فێرکردن لە کوردستان کۆمەڵە شتی دروست کرد یەکێک لەوانە موچەی مامۆسای کەم کردەوە بۆی تەرکی زەمی بکەوێتە سەرەوەی کە موچەی مامۆسا بدرێ بۆی دام بکرێت لە کاتێکا ژینگەی قوتابخانەکان پەراوە پەرتووکی قوتابخانەکان لە کاتێکا سیستەمی ناتەواوی سیستەمی پەروەردە و فێرکردن لە کوردستانە هەموو ئەمانە قسەی جددی لەسەرکرا کۆنگرەی بۆ گیرا کۆنفرانسی بۆ گیرا هەموو هەڵەکان خراپ پێشچاو چارەسەرەکانی بۆ داندا بەڵام هەموو ئەمانە کە حکوومەت پێی نەکرا هات کێشەی ماوەسا بوو بە ئەوەی کە هەموو شتەکانی لەبیر بردەوە بەرام بۆ ئەمەش بۆ خوێندنی باڵاش لە خوێندنی باڵاش وەزارەتی خوێندنی باڵا کە هەمان ئەو گروپەی کە پاشەکەوتووە شتانی هەمووی کرد ئەوەشی کرد قوتابی و خوێندکاری بەڕێز لە خوێندنی باڵا لە بەشە ناوخۆیەکان بەتایبەت گرفتی ئاوی هەبوو گرفتی کارەبای هەبوو گرفتی هاتوچۆی هەبوو گرفتی سوتەمەنی هەبوو گرفتی خراپی بەشە ناوخۆیەکانی هەبوو حکوومەت لەگەڵەوە گرفتی نەبوونی مخەسساتی هەبوو کە دەرماڵی قوتابی بوو بۆ 60,000 بۆ دەرەوەی 40,000 بۆ ناو شارەکان بەڵام هەموو ئەمانەی حکوومەت کرد بە بەرامبەرێکی وە دروست کرد 100,000 بدەرێ هەموو ئەمانە لە بیری قوتابی چوویەوە هات قوتابی خۆپیشاندانی کرد بۆەوەی کە 100,000 نادەم مامۆسا هات خۆپیشاندانی کرد لە بەرەوەی موچەمەوێ نەهات خۆپیشاندان کرێ قوتابی و خوێندکار مامۆسایانی بەڕێز هەر هەمووی بێن خۆپیشاندان بکەن بۆ چاکبوونی سیستەم لە کوردستان بۆیە بە کەرتی پەروەردە و بە سیستەمی حکوومەتڕانیش لە هەرێمی کوردستان هێنانی قەیرانێکە ڕووپۆشکردن بە دڵنیایەوە بۆ هەمووی نەکانی تریژ ڕاستە بۆ هەموو کایەکان لە کوردستانە ڕاستە حکوومەت هات شتی دروست کرد لە بەرامبەر شتا وەک چۆن بۆ نمونە لایەنەکان کۆ بنەوە ئەمەڵێ ئەمە 5 خاڵەویە ئەوڵێ 7 خاڵەوەیە ئەوە پرۆژەیەگەوی ژەڵێەوە پرۆژەیەکی تریتر ئەم مەژغوڵە بێ بەەوە لە ئەخیرەوە سەری لە هیچ دەرەچێ ئەمەی قوتابی خوێندکار من لێرەوە داوا لە هەموو قوتابی کوردستانێکم بەبێت جیاوازی شار و ناوچە و گوند و قەزا و ناحیە و ئەمانە بەبێت جیاوازی هەولێر سلێمانی دوهۆ گەرمیان ڕانی هەڵەبجە ئەمانە داوایان لێ یەکەم کەس ئەو 100,000 نەدات هیچ کەسێک لە سەرەتای داوام نەیدا دڵنیانەکەمەوە ئەگەر نەدرێ حکومەت ناتوانێت بە زۆر لیان ئەوانیش بە شێوازێک یانێ وەریگرین بۆ نمونە ئەو کەسێک کە بێتە کەفیل لە بەرامبەر وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگەکان
دوجار لە موچەکە ناتوانن چۆکە ساڵی پاریژەوە کرا و تەلەفۆنیش بۆ زۆر لە کەفیلەکان کرا و نەیشتوانرا لە هیچ کەسێک بەس باشە دکتۆریانی بۆچی ئەوە داوای ئەوە ناکەن کە ئەگەر قەیناکە 100,000 لێوەرەگرن لە بەس لە مقابلی 100,000ەکە هەموو خزمەت گوزاریەکانی تریان بۆ ئێمە حکوومەتی خۆمان باشە ناسین یاین پێویست ناکە عوزروشتی بۆ بێنینەوە وعد بدەین وەڵام حکوومەتە توانێت ئەوە بکا و کوردستان لە قەیران قوتابیان ئەوە نادەنی من دڵنیامەگەڕ قوتابیان نەیدەن ئەم پارە بە زۆر لە قوتابی ناسێنرێ ساڵی پاریژەر لەگەڵ جەنابەت ساڵی پاریژەر لەگەڵ جەنابەت لە بەرنامەی جەنابەت داوامان کرد قوتابیانی کوردستان کەس نەیدات چینە وەزارەتی خوێندنی باڵا بەڵام بەداخەوە دوایی کە ناڕزایەتیەکانی ئەم دەڤەرە جارێکی تر سەری هەڵدایەوە بۆن ئەوەی کە 100,000 نادەم حکوومەتی هەرێمی کوردستان بێباک بوو لەوەی کە ئەیوت کاکە لە 168 بۆ 73 یعنی لەو بەیناتە لە قوتابیت پارێکی تەسلیم کردبوو دوای بەداخەوە حکوومەت هات لە مانگێکی پیرۆزی وەکو ڕەمەزانە لە شارێکی وەکو با بڵین هەڵەبجەی شەیدا کە پارەیەکی باش بۆ فەقیر و ئەمانە ئەدرا حکوومەت ئەویشی محتەرەوانە خستن ناو خەزێنەکانیەوە خەڵک هات کەمپین کۆکرا ڕاگەێنرا پارەی فەقیر و دەوڵەمەنەکان هاتنی پارەی فەقیرەکان دا بە قوتابی ئەوانیشدایان بە حکوومەت ئەو پارە بۆچی بەکاردێت دەگەڕێتەوە بۆ بڵین خەزێنەی گشتی بۆ دەوڵەتیان هەر لە خودی زانکۆکە ئەو پارەیە لە 160 بۆ زانکۆکانە لە 140شی بۆ ئەوەی کە ینی هیوادارم هەڵە نەبم لە ژمارەکە بەشێکی بۆ زانکۆکانە بەشێکیشی خەرجەکرێتەوە بە حکومەت بۆچی بۆ زانکۆکانە کاتێکە بینای خۆ تەواو بووە بۆ نمونە خۆ بە قەرز نەکراوە تا قەرزەکەی لێ بدەنەوە بۆ نمونە کارەبای حکومەت ینی دابینی کردووە دەوڵەت دابینی کردووە ئاوە بامان شێوە کەلوپەل و خواردەمەنیشە قوتابەکان هەخۆیان ینی دابینان لەگەڵەوە خۆ کارەبای 24 ساعتی حکومی لە زانکۆک لە بەشە ناوخۆیەکان نییە یاعی بەشە ناوخۆیەکانی حکومەت سیستەمێکی ڕاستەوخۆ کارەبایەکی ڕاستەوخۆی نیە 24 ساعت بەبێ کوژانەوە تیایداوێ لەوێش بۆ نمونە کارەبا کوژێتەوە مۆلیدەی ئەوێ هەڵەکەن ئەمە حەس ینی ئەم عوزرانی حکومەت قەنەعەت بە من نایەنێ کە بۆ ئەمە ئێمە لەگەڵ بەرپرسانی زانکۆکان بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا قسەمان کردووە قەنەعەتی بە ئێمە نەیەنا کە ئەم پارەیە بۆ خۆیان بەکارێنێ هەرچەنە و بۆ منە ئەی ئاهات بۆ منی ود هەر قوتابی ڕۆژانە 250 دیناری مەسروفە هەموو ڕۆژێک 250 دینار حسابکە ساڵێک چەند ڕۆژ قوتابی لەبێ ئەوەنە 250 دیناری بەڵێ مەسروفە منیش لەگەڵیمی بەڵێ پارەی کارەبا مۆلیدە گازۆیل غاز دابی نەکات ساڵانە قەرێوەڵایشکێت پشتی و دۆشک و بەتانی و تازە و ئەم شتانە بەڵام ئەمە حکوومەتە ئەگەر حکوومەت نەبێت ئەکرێ بیدەین بە شوێنێکی تر زۆر سپاس کاتمان تەواو بوورە لەبەرەوە مەجاڵمان نەما بە هیواین کە گفتوگویەکی بەسوودمان پێشکەش بە بینەران کردبێت سپاسانەکەین بۆ کە تەقاکنی کاتەکە بە بەرنامەکە سپاس بە هیواین کە دەستپێکی خوێندن و ساڵێکی نوێی خوێندن بۆ قوتابیان و مامۆستایان و بۆ کۆمەڵگەیش بێتە ئاراوە لەبەرەزان بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەت بوو بە دەستپێکردنەوەی قۆناغێکی ساڵێکی نوێی خوێندن لە بەردەم کۆمەڵی گرفت و ئەگەری چاوەڕوان نەکراودا تا بەرنامە و دەفەتشتی بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ